خوشحالم کە ئەمڕۆ لەگەڵێوەم لە کردنەوەی پرۆژەی مێگەل. ئەم پرۆژەیە بە دەست و بازووی خەڵکی خۆمان دروست کراوە. ئێستا زیاتر لە 1000 هەلیکار هەر لەم پرۆژەیەدا بەرهەمهاتووە و ئەمە جێی دڵخۆشیە و تەکنۆلۆژیا و ئەو ئامێرە پێشکەوتوانەی کە لە دەرەوە هێنراون هەمویان لە ستانداردێکی نێودەوڵەتی و بە شێوازێکی زۆر جوان و سەردەمیانە ئامادەکراون. ئەمە لەلایەک بۆ دابینکردنی پێداویستیە خۆراکیەکان کە خەڵکی کوردستان پێداویستی هەیە و ئەم پرۆژەیە بۆ دابینکردنی خوراکی گۆشت بۆ ئاژەڵداری، بۆ بەخێوکردنی ئاژەڵ، بۆ کڕین و فرۆشتنی ئاژەڵ بۆ هەمووی دروست کراوە. و ئەو هاوڵاتیەی کە بەرهەمە ناوخۆیەکانی ئەم پرۆژەیە لە سوپەرمارکێتەکان دەکرێت دەتوانێت دڵنیا بێت کە لە کوالیتی کۆنترۆلی وەزارەتی تەندروستی دەرچووە. پێشتریش چەندین پرۆژەی هاوشێوە هەبووە کە بە تایبەتی لە کەرتی کشتوکاڵی یارمەتیمان داوەن، هاوکاری خوشک و براجوتیارەکانمان داوەن کە ئەوانیش توانیویانە بەرهەمەکانی خۆیان ساغکەنەوە و بتوانن حتا هەناردەی دەرێش بکەن. ئەمەش ببێت بە یەکێک لەو پرۆژانەی کە بتوانێت هەموو پێداویستە ناوخۆیەکان دابین بکات و ئەگەر پێویست بێت بتوانێت هەناردەی دەرەوەش بکات. دەمە هەمووی هاوکار دەبێت بۆ بەهێزکردنی ژێرخانی ئابووری یاریمی کوردستان و بە تایبەتی دابینکردنی ئاسایشی خوراک لەسەر ئاستی کوردستاندا.